دایکە بای بای بکە. ئازیزەکەم قاچت ئێشەکات؟ ئەوە دەستێتی قاچی نییە. دایکە شتێک بووە؟ بۆ نایتر نیگەرانی هەستە بڕۆ دواوە. دای ناتەوێت دوێنەکانم ببینی؟ لە کاتی شۆفێری پێشەوەی سەرکەوی پێم وتی وتە دوایی. کات بۆ ئەوە زۆرە کچم. ڕاستەکەی کات زۆرە. بێزارکەرە؟ نا ئارەزووە. سیدی ڕۆژی لە دایکبوونەکەیەوێ. با بڕۆینەوە ماڵەوە چاکێکەم و تەلەفۆنی بۆکەم. ئێ وەڵامت بدایەتەوە هەموو ئەوانت پێ بووتە. ئاخر چەند جارێ بێ بەڵێن بووم بەرامبەری ئیتر ڕۆم نەهات. ناتوانم قسە بکەم. ببوورە ئارەزوەکەم. دەستی دەربێنە لە دەم تا کچێ. ئەوەی پڕت کردەوە ئازاری هەیە؟ نا ئەوانەکەیەوێ پڕی بکاتەوە. ئەبێ چەند جاری تر بڕۆی. وا بزانم دو سێ جاری تر. ئەگەر ماندوو بوویت بڕۆرەوە بۆ ماڵەوە خۆمە ڕۆم. بۆ کارەکانی تۆ ئامادەم تا ئەو پەڕی دنیاش بڕۆ. ئەم کچە درەنگ هات تەلەفۆن کە بۆ مەجبەدی با تۆزی درەنگتر بێ. بەسەر چاو ئێستا تەلەفۆنی بۆ دەکەم. سەلام. سڵاو خانمی بەڕێز دوا کەوتی؟ مۆڵەت هەیە؟ بڕۆ ژوورەوە. سەلام کاکی دکتۆر. دەمت بکەرەوە؟ بۆچی وەڵامی نادەیتەوە؟ نەخۆشەکەم گرنگترا دەمت بکەرەوە. خۆ من نەخۆشت نیم. ڕەنگەوەی تەلەفۆنەکە نەخۆشت بێ. وەڵامی بدەرەوە؟ بەسەر چاو. بەڵێ جەنابەت پەیوەندیت کردووە من خۆم بناسێنم؟ ئەبێ من وا بە تۆ بڵێم. دەنگ و باست چۆنە؟ تۆ باشی؟ منت ناسیەوە؟ دەستەکانە خۆش بێ. دکتۆری ددانی کچەکەت ناسیتەوە؟ ئەلو گوێ لە دەنگمە؟ ئەلو پاکەتێ لۆکە بکڕە خانمی ئیسماعیل. هەمانە لە چەکمەجەکەیە. لێ پاکەتێ تریش بکڕە. بەڵێ بەسەر چاو. دایکت بوو. دایکم ژمارەی توی لەکوێوە دەستکەوت. نازانم تۆ پێت نەداوە؟ چی ڕووی داوە دایکە؟ قژت داپۆشە. چەنێکی ماوە. ناتەوێت شتێک بڵیت؟ قسە بکەم هەواچێتە دەمەوە دانم ئێشەکات. ئەوە بیانوێکی باش نییە بۆ قسە نەکردن. چ بیانوێک دایکە گیان؟ خۆ بینی دانم پڕ کردوتەوە. ئەوەندە ئازاری نیە نەتوانی وەڵام نەدەیتەوە. هەرەوەندە قسەی کە کردت ئەتوانی وەڵامەکەم پێ بڵێ. ناچار بووم کەم چەند قسەیەشم کرد. وەڵام بدەرەوە پرسیارە یاسمین. نەکردووە تا وەڵامە بدەمەوە. پرسیار ناکەم نابێ خۆت قسە بکەیت. ئەبێ چی بڵێم؟ چاوەڕێم ناکەشتم لێ بشاریتەوە. منیش چاوەڕێوەم ناکرد دەستکاری مۆبایلەکەم کرد. ئەوەندە لێت شاردمەوە من ناچار. تۆ کارێکی باشت نەکردووە. خۆ نەموو تۆ کارێکی باشم کردووە. لەبەر خاتری پەیوەندیەکات بۆ 1000 درۆت بەدەیە کاشاردۆتەوە. ئارەزوو عەلی ڕەزایە ئیتر. باشە یاسەمین خانم باشە.
فارمون حەزت لە چایە یانی سکافە؟ من بۆەوە نەهاتم بۆ ئێرە بە خێراتنم بکەی. خۆڵکی من واتای ڕێزە، تۆ ئێستا میوانی منی. میوانی تۆ نیم. من دایکی ئەو کچم کە پەیوەندیت لەگەڵیا هەیە. فەرموو دانیشە. گوێگرم. بە دانیشتنی شەوتوانی گوێ بگری. بە پێوەش هەرەتوانم. تۆ تەوێت چی بزانی؟ هەموو شتێک. یانی هیچ نازانی؟ زۆر شەرمە داخوازی من بکەیت و کە ناتبیست چاو ببڕیتە سەر یاسەمین. ئەو کچە 20 دانە ساڵ لە تۆ بچووکترە. تۆ خەریکی هەڵاکەی. من هەڵاکەم؟ تۆ بە چه حەقێک پەیوەندیت لەگەڵ یاسەمین هەیە؟ سەرەتا تاوانەکەم سەرمێنە دواتر دادگایم. شەرمەزار بە. ئەو کارە ناشرینە. یاسەمینت فێر کردو ئینکاری لێ بکە ها؟ ئینکاری دە چی بکە؟ ژمارەکەت لە مۆبایلەکە یاسەمینە. ئەمە یانی چی؟ لە مۆبایل ئەمە یانی چی؟ وە ناوی تۆشیناوە ئارەزوو ئەمە یانی چی؟ یعنی ئێوە هاوڕێن بێکۆ تەلەفۆنەکەن و ناما گۆڕنەوە ئەوە هاوڕێن. خانمی نادری تۆ خەریکی تۆمەتم بۆ دروستەکەی. هەم بۆ من هەم بۆ یاسەمین. تۆمەت دروستەکەم؟ پەیوەندی ئێمەوە بوو یاسەمینە هیچ بکێتەوە نێوەندەوە. تا تۆ وەڵامی بەڵێن پێدەیتەوە. هاوسەرگیری ئێمە بۆ ئەو زۆر گرنگە. وە بۆ منیش زیاتر. تۆ تا ئێستا تێنەگەیشتووی کە من وتم نایعنی تەواو؟ هیچ شتێک بۆ چوونی من ناگۆڕێت؟ چونکە بیرەکەمەوە دواتر ئەڵێم نا. نەک سەرەتا بڵێم نا و دواتر بیر بکەمەوە. ئەگەر بمویستەیە بە هاوسەرگیری خۆشبەخت ببم ئەوە بووم. خۆشبەختی لە لای کەسێک نییە من دوای ئەو کەسە بکەوم. کاتێ بە هەمووان ئەڵێم نا یعنی هەر کەسێکیش قسەی تیا بکە بێفایدەیە. دوای ئەوەش تۆ نابێ بڵێ بێ ماڵت نابێ هیچ کارێ بکەم؟ نابێ و نەپێداگری بکەم؟ شەرت لەگەڵ ناکەم چونکە ئەزانم بۆ چیم کارت کردووە. لە دڵت تێگەم. دووبارە جگەرت کێشاوە؟ چیت بە عەلی ڕەزاوت؟ هیچ وتم خەریکی ژیانی خۆت بە. ئیتر مافی ئەوەی نیە لەگەڵ تۆ پەیوەندی هەبێت تۆش بە هەمان شێوە. عەلی ڕەزا کەسێکی باشە. ئیتر باسی مەکە. خۆت فێرت کردم سوور بم لەسەرەوە شتێک کە ئەمەوێت. بەڵێ بەڵام فێرم نەکردووی تێکەڵی ژیانم بی. لە هەر شوێنێکا پێویستی کرد گفتوگۆکەین بەیەکۆ قساکەین. تۆ بە تەنها بێبیری لای خوێندنەکەت بێ. لەسەر منیش پێویستە پارێزگاری لێ بکەم. دایکە تۆ ئەگەر من نەبوومایە هەر پێت ئەوت نا؟ دایکە خان لەگەڵ تۆمە ئەڵێم ئەگەر من نەبوومایە ئەو کاتەش هەر پێتەوت نا؟ من ڕازیم هاوسەرگیری بکەیت. ئەگەر بە تەنها بمێنیتەوە یانی منت خۆش ناوێ. کەواتە خۆشت ناوێم. یاسەمین وەرە نانی بەیانی بخۆ. گوێت لێ نییە ها؟ ئەو بخە جانتاکەتەوە لە کاتی پشووا بیخۆ دوێ نێژنانت نەخواردووە. لەگەڵ تۆمە.
چۆنی لەیلا؟ قوربانت بم. کوڕەکەت چۆنە؟ باشە. ئەم هەفتەیە خوێندنەکەی تەواو دەبێت و دێت بۆ لای ئێمە. چەند باشە کەواتە لە تەنهایی ڕزگار تەبێ. تەنها بۆ چەند ڕۆژێک. کچەکەت لەکوێیە؟ بەیانی نەهات بوو بۆ پۆل. خوا نەکات نەخۆش کەوتووە؟ نا. ئێمە بەیانی بەیەکەوە هاتین. خوێندکار یاسەمین بەقایی. یاسەمین بەقایی بێت بۆ ژووری بەڕێوەبەر. سڵاو، من و دایگیان لە ماڵەوە نین. تکایە پەیامێک بەجێ بێڵە بە دڵنیایە و پەیوەندیت پێ واکەین. خوات لەگەڵ. ئەلو یاسەمین. یاسەمین. یاسەمین تەلەفۆنەکە هەڵگرا. یاسەمین لەگەڵ تۆمە تەلەفۆنەکە هەڵگرا. یاسەمین ئەزانی خەریکە چی لە منەکەی تەلەفۆنەکە هەڵگرا. یاسەمین. یاسەمین دەرگاکە بکەرەوە. نابیستیت؟ یاسەمین لەگەڵ تۆمە دەرگاکە بکەرەوە. کارت گەیشتۆ بە شوێنێکە قوتابخانەکە جێبێڵیت؟ دەرگاکە بکەرەوە. یاسەمین دەرگاکە بکەرەوە. خەریکە بێتاقەتە بم. بیکەرەوە ئیتر. ئەتەوێ هەر لە ژوورەوە بمێنیتەوە؟ مەگەر دەستم پێت نەگات. بۆچی قوتابخانەکە جێشتووە ها؟ هیچت پێ ناڵێم لە دەست دەرچووی؟ ئەتەوێ زەحمەتیەکانم تێک بدەی؟ لەگەڵ تۆمە. بۆچی لە دوێ لەشەوە مۆبایلەکە داخستووە؟ لەبەرەوەی کە نامەوێ بچیتە ژێر سێبەری زڕباوکەوە؟ بۆچی کەڕوڵاڵ بووی لەگەڵ تۆمە؟ چونکە خۆشت ناوێم. تۆ گەر منە خۆشویستە جیا نابوویتەوە. ئەگەر لەگەڵ گەمژەیەکا بژیامایە ئەو کاتە خۆشمەویستیت ها؟ ئەگەر گەمژە بۆ ئەی بۆچی بووی بەژنی؟ بەم قسە دووبارانە ئەتەوێ بە چی بگەی؟ بە مافی خۆم. ئەگەر بەڕاستی وەڵامی پرسیارەکانت بدایەتەوە ئەوە بۆ هەمیشە هیچم ناوت. خۆ ئەو کات من نەبووم تا بزانم حەق بە کێیە، کێ ڕاستەکە و کێ درۆکە، کێ هەڵەیە و کێ هەڵە نییە. ئافرم. ئافرم یاسەمین خان. خەریکی باشن مایشەکەی. ئیتر ناوی من ناهێنی. تێگەیشتی؟ من پرسیارەکەم و وەڵامیشمەوێت. من ئیتر دایکی تۆ نیم. دایکە من لەگەڵ تۆمە. ئەتەوێ بۆ کوێ بڕۆی؟ بێدەنگ بە. وەڵامم بدەوە. قسەمەکە. من قسەکانم کرد و وەڵام مەوێت. دایکە دەستم لێ مەدە. بینیت وەڵامت پێ نییە؟ دەی دیارە کە خەتای تۆ بۆ نەوەکو باوکم ئەگینا وەڵامت تەدامەوە. خەتای من بوو؟ باڵێ ئەگەر خەتای تۆ نەبووە بێ وەڵامم بدەیتەوە. وەڵام تەوێ؟ وەرە دانیشە با وەڵامت بدەمەوە. دانیشە. بە تۆ دووجان بووم کە گومانم لە باوکت کرد. وەکەو پیاوانە بوو کە دوو ژنیان هەیە. هەرچی پێم ئەوت نەئەچوە ژێربان. ئەیوت تۆ شێت بوون. ئەیویست بم با بۆ لای دکتۆری دەرونی. تا ئەو کاتی دەسەکەیم کەشف کرد و لێی جیابوومەوە. خۆ زانی خیانەت یعنی چی؟ تۆ بوویتە جیانە ئەبوویتەوە؟ لەگەڵ تۆمە. ئەگەر تۆ بوویتە ئەوە لەگەڵ یا ژیایت؟ ڕەنگە بمبەخشیایە. باڵێ ئەگەر من بوومایە ئەم بەخشی. بۆچی؟ چونکە عاشقی بووم. خۆشمەویست. مرۆڤ ناتوانێت عاشقی هەموو کەسێ بێت. ئەو مرۆڤە ئەگەر مرۆڤ نەبێت چی؟ کەواتە نابووە عاشقی بیت و هاوسەرگیری لەگەڵ بکەیت. مەگەر مرۆڤ علمی غەیبی هەیە تا لەگەڵ کەسێک نەژی ناتوانی بیناسی. کەواتە بۆیە بتناسیە لەی دڵنیا بوویتە ئەنجام منت بهێنایەتە دنیا. یعنی من هەڵم کرد کە تۆم هێنایە دنیاوە؟ بەڵێ. من پێم خۆش نییە هاوڕەکانم پێم بڵێن باوکت لەکوێیە. ئەسڵان بۆچی ڕێگە نادێن من ببینم؟ تەنانەت نەدێشت تۆ وێنەکەشی ببینم. تۆر کێشێکت هەیە پەیوەندی بە خۆتەوە هەیە بەڵام نابوو ئێمە لە یەکجیا بکەیتەوە. تێگەیشتی دایە خان مافیەوەت نەبوو. ئیتر خۆشم ناوێیت.
یاسەمین یاسەمین من دایکتم خۆشەوێ عاشقی دایکتم تۆشم خۆشەوێ پێم خۆشە کچێکی وەگو تۆم هەبێت ببین وەیەک خێزانێ هەموو کەس ئاواتی پێ بخوازێ بەڵام دایکت نایەوێ بۆ ئەوەندە پێداگریەکەی کاتێککە نایەوێ خۆ من ناتوانم بە زۆر ناچاریکەم و بڵێم هەرێ لەگەڵ ناو سەرگیری بکەی نایەوێ ئیتر بە هەر شێوەیەک بێت من ئێوە بەیەکە گەێنم بەم کارت لە خۆتی ڕانجێنی ئەو کە تەنهایە ئەڕەنجێت ئەو لەگەڵ تۆیە پێی خۆشە لەگەڵ تۆ بژی ئەو ئەسڵەن من نابینێ هەر کەس نابینێ هەموو شتێکی تۆی هەڵاکەیت ئەو تۆی خۆشەوێت یانی منی خۆشەوێ بەڵێ خۆشیەوەی من خۆمەوازانم چۆنەوازانی چیت بینیوە ببوورە وابزانم دایکمە ئەگەر لەو تێنەگەمەوە ینی هیچ ئەگەر خۆشی بیستمایە ئەوەندە بەرگری ناکە بەرگریکردنەکەی لەبەر ئەوەیە کە زیاتر منی خۆشەوێت کاتێکیش کە منی زیاتر خۆشەوێت تر خۆ نابێ ڕقی لە تۆ بێ باش ئێستا بێ من چی بکەم ئەبێت بجەنگیت دەسەکانە خۆش بێت بەڕاستی تامی خۆش بوو خەری بۆ مردم لە برسە نۆشی گیانت ئەزانی کێشەکە چییە؟ چییە؟ کێشەکەوەیە دایکم لەبەر من تۆ پشتگوێ خات ناهێڵم هیچ شتێ بەسەر دایکم دابێت چونکە هەم تۆم خۆشەوێت هەم دایکیشم حەزەکەم ئاگات لێ بێ نەهێڵی بە تەنها بێ ئاخر ئەو هەموو ساڵە لەبەر من هاوسەرگیری نەکردووە ئەبێ ببی بە مێردی دایکم تەریق بوویتەوە باوکە یاسەمین 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 ئەلۆ یاسەمین لەوەیە یاسەمین لەوەیە یان نا تۆڵی لە قسە تێناگەی چەند جار وتم کە نامەوێ یاسەمین ببینی مەگەر پێم نەوتی پێی نەڵێی کە من لێرەم بۆچی وتت نەموت کە تۆ لێری خۆم گوێم لێ بوو یاسەمین یاسەمین خان سڵاو جەنابی دکتۆر سڵاو یاسەمین یاسەمین موبایلەکەت بەجێهێشتووە بۆستە تۆ بۆستە چی بوو؟ هیچ خاتون ئێستا لێرە ئەمێنیتەوە تا دکتۆر بڕیاری کۆتاییەدات دکتۆر کەیەت؟ یەت هەتا ماڵەوە ڕۆشتۆکارێکی بۆ پێشهاتووە گەڕێتەوە چاوەڕێکە خەیاڵت ئاسوودە بوو؟ کاری خۆتت کرد؟ ئەگەر بەڵایەک بەسەر مناڵەکەما بێ خۆمەزانم چیەکەم مەگەر نەموو دەست لەسەر کچەکەی من هەڵگرا مەگەر نەموو دەست لەسەر من و ژیانم هەڵگرا خۆی تەلەفۆنی بۆ کردم وەڵام من نەدایەتەوە تەلەفۆنت بکردایەوە بە منت بوتایە وەڵامم نەدایەوە نامەی نارد ئەمە تا هەوە نامەکەیتی وەڵامی نامەکەشم نەدایەوە بەڵام
دوای نیو سەعات هات بۆ لای من. ئەوەش مۆبایلەکەی. ئەرێم دکتۆرەکەیەت ئێستا دێت. یعنی هەر بۆ ئاسانیە نەخۆشەکەی جێهێشتۆ چوە بە دوای کاری خۆیە. وا دەزانین دکتۆر بێت کارێکی جیاواز ئەنجامەدات. چوومە ژوورەوە بینیم حاڵی زۆر خراپە. ئەگەری هۆش هاتنەوەی کەمە. ئەگەر دەتەوێت کچەکە زیندوو بێ بیبە بۆ تاران. وای دانێ هیچ لە من نەبیستووە. کاکە ناسەرەوە چی پێڵێ؟ بەڵێ کاکە گیان. چیت پێوت؟ چیم پێوتوە؟ پێڵێ بیبە بۆ تارانەوە شتانە قسانە چییە؟ خراپم بابە گیان نابێت. بابە جان کچەکەی ئەوم بینیوە حاڵی زۆر خراپە. وتومە ئەگەر دەتەوێت کچەکە زیندوو بێ بی بۆ تاران. لێرە هیچ کارێکی تۆ نابێشتی وا بڵێ. دکتۆر نایەت. دکتۆر کەمێکی تر دێت. ئاوا کچەکەی خراپتر دەبێت. ئەوەیان هیچ پەیوەندیەکی بە تۆوە نییە. کاکە وجدانت ئاسووداکەی. بابە جان دکتۆرەکانی ئێرە هیچیان پێ ناکرێ. بیبا بۆ تاران باشترە. ئەی بینیت؟ هەناسەدانی کچەکەت بەهۆی ئامێرەوەیە. ئەگەر ئەو ئامێرە بۆ چەند خولەکێک لە کار بکەوێ، ئەو کاتە دڵی ئەوی شەوەستێ. دوایەوە ئەندامەکانی جەستەی هەمووی ئەمرێ. زۆربەی مرۆڤەکان بە مردنی کتوپەڕ ڕەمرن کە ئیتر ناکرێت سوود لە ئەندامەکانی وەربگیرێت بۆ دووبارە بەکارهێنانەوەی. تەنها ڕێژەیەکی کەمن کە بە لە ناوچوونی مێشکەمرن. هەڵبەتە ئەمەش هەلێکی تایبەتە کە مرۆڤ لە کاتی گیان دەرچوونی ئەتوانێت ژیانی 5 بۆ 6 کەس ڕزگار بکات و دووبارە ژیانیان پێ ببەخشێتەوە. ئێستا زۆرێک لە لیستی چاوەڕوانیدان. هەر کامێکیان وەربگریت ومێدی خێزانێکن. ئەوان چاوەڕوانی بەخشەری کەسانی وەکو ئێوە. ئەگەر تۆ ڕازێ بیت بەو کارە، ئەم ڕەزامەندێ بۆ ئێمە واژوو بکە. تۆ پەڕیتەنها هەفتەیە کاتت هەیە. هەرچی یەک بێ زیاتر لەوە تێپەڕ ناکات و یەک بێکی ئەندامەکانی لە ناوت. چەند باش دەبێت ئەو هەلە نایەپەی دووبارە بەکارهێنانەوەی ئەندامەکانی لەدەست نەدەی. بەڵام نووسراوی ڕەزامەندی دایک و باوکی بۆ ئێمە پێویستە. لە ماوەیان چەند ساڵە هاوسەرەکەت نەبینیوە؟ ببوورە نەمەویست بێزارت بکەم. سوورەوەردی شیمالی یا جنوبی؟ جنوبی. سەرەتای شەقامی بەهار. ماڵی کاک بەقاییە؟ باڵێ. تۆ چی ئەویت؟ نەوەیم. مستەفا خاڵتە یا مامتە؟ مامەمە. ئێوە؟ من ژنی پێشووی ئەوم. لێلە خانم؟ مامە مستەفات لەگەڵ ئێواژی؟ نا، لەگەڵ ئێمە ناژی. ئەی لەکوێیە؟ نازانم. وەرنە ژوورەوە. ژوورەوە کێی لێیە؟ داپیرم ڕۆیشتۆ بۆ مزگەوت، بابە گەورەم لە ماڵەوەیە. فەرمون چاکەتان سار دەبێتەوە. زۆر سپاس. بابە گەورە چەند ساڵە چەڵتەلی داوە؟ 2-3 ساڵە بێت. داپیرە ماتەوە.
پێڵاوانە هیچیان حوسێن گیان بڕۆ ژوورەوە خۆتیان بینی هەر کێیەک بن پیاڵاویان سەر چاومان. سەلام. سەلام دای حاج. ئەلێکە سەلام. منت ناسیەوە؟ مەگەرەکرێنت ناسمەوە هەی بێ ئابڕۆ. میوان خۆشەویستی خوایە، بەڵام تۆ خۆشەویستی خوانیت. هەر کەس و ناکەسە لە دەرگابدا دەرگای بۆکەیتەوە. بە سەلامەت. دای حاجی بۆچی بەم شێوەی هەڵەچیت؟ بۆ چاوەڕێ ئەوە کە بێم دەست و قاستان ماچکەم. بەچاقی پێت خستۆتە نێو ماڵی من. مەگەر چ کارێکم کردبوو کە ئەبوو نەهاتمایە؟ چیت کردبوو؟ لە ژیانما لە تۆ بیابڕووترم نەبینیوە. بڕۆ بە ڕسواد نەکەم، با لای مێردەکەت حەیات نەبەم. ئەو دای حاجە چیەوت؟ ژمارەی مۆبایلەکەیم دەستکەوت. باش، دیار نییە ئەگەر کەسێک پەیوەندی کرد بۆ چەند هەفتەیە دواتر سەری بۆ بنووسە. بڵێ ڕەنگە پاش گەز بێتەوە، بەڵام پێشتر ئاگادارتەکەینەوە. خوات لەگەڵ. بەڕێز بەقایی هەر لێرەیە. بەڕێز بەقایی؟ بەڕێز مستەفا بەقایی. نا، من نایناسم. دەستت خۆش بێ. نۆشتان بێ. ببوورە خانم، دانیشتنەکەی شتە تاو نەبووە؟ ئەگەر ئێوە پێشتر سەرەتان بگرتە ئێستا ئەوەن دەدوا ناکەوتن. ئەسڵەن تۆ پێ دوتۆ کە ئێمە هاتوین بۆ ئێرە؟ بەڵێ، وتم داوای لێبوردنی کرد و وتی با چاوەڕێ بکەن. چەنێکی ماوە دانیشتنەکە تەواو ببێ؟ ئەبێ ئێستا تەواو ببێت، چونکە ئەبێ نی کاتژمێری تر بڕوا چاوپێکەوتنی هەیە. ئێوە دڵنیا بن، بێگومان کری بەشی کارەکەی خۆم تا هەفتەی ئایندە ئامادە بکەم. ئینشاڵڵا دێنەوە. ئینشاڵڵا. دوێ بە یارمەتی. بە سەلامەت. خواتان لەگەڵ. سەلام. سەلام. فەرموون وەرنە ژوورەوە. هاتوون بە دوای مستەفایە. کارێکی گرنگم پێیەتی. مستەفا؟ من هەواڵی نازانم. هەواڵی مێردەکەت نازانی؟ ئەتەوێ لێرە قسە بکەین؟ نەهاتووم قسە بکەم. هاتوون بە دوای مستەفایە. تۆ هاتووی بۆ شەڕ. منە ڕۆم خەریکی کاری خۆم. وەڵام من بدەرەوە ئینجا بڕۆ. پێ دەڵێم هەواڵی نازانم، تێ ناگەیت؟ بڕۆنە دەرەوە، ئێرە شوێنی کارکردنە. درۆکەی وەکو ساک. ئەکێشم بەدەم تاها. سەرت دای لەبەرد. چاوت نەبوو ژیانمان ببینی. کاکی بەڕێز دەستی ژنەکەت بگرە و بڕۆنە دەرەوە. بڕۆنە دەرەوە تا تەلەفۆنم بۆ پۆلیس نەکردووە. سێرکە خاتوون، ئەو بارودۆخی هیچ باش نییە. ئەگەر تەلەفۆنێ ناو نیشانە شتێکی مستەفات لایە بۆمان بنووسی زۆر سپاس دەکەین. کاکی بەڕێز، من هیچ زانیاریەکم لەسەری نییە. ئەسڵەن بۆچی هاتوون بۆ لای من؟ لەبەرەوەی کە هاوسەری تۆیە. منە بێ بەچی سوێن بخۆم کە مستەفا هاوسەری من نییە؟ خانم، تۆ چەندین ساڵە منە ناسیت و لە هەموو شتێکی من ئاگاداریت. ناوی هاوسەرەکەی من چییە؟ چی بڵێم وەڵا؟ یعنی چی بڵێم؟ چیم لێ پرسیت؟ وەڵامەکەی بدەرەوە. نادر، کاک نادر، خانەوادەکەی بیابانی. بەڵێ باشێوە چی تانەوێ لە گیانی ئێمە؟ لەم گەڕەکەیە کەس تا ئێستا گوێ لە دەنگی بەرزی من نەبووە. بڕۆن با دەنگم بەرز نەکەمەوە.
بڕۆن ئەڕۆیندایە حاجی تۆ پێمان بڵێ مستەفا لەکوێیە مەشەڕی چیتان لەوەوێت ئەتانەوێ بیکوژن و کۆتاییمان پێبێ پێم بڵێ لە دوای ئەوەی تەلاقە وەرگر خۆت کرد بە کام گۆڕا و ڕۆشتیت لەم 15-16 ساڵێ هەلەکوێ بوویت بۆچی لە پڕ دیار نەمایت با من پێت بڵێ ئەتزانی ئەگەر بمێنیتەوە خراپ هەبێ بۆت گەر حەق بە تۆ بوایە ئەوە خۆت ناشاردەوە بەسەیتردایە حاجی تۆ ئەتەوێت لە بری خوددا دادگایی بکەی ئەم بەندەی خۆیاوێ ئەندامەکانی جەستەی ماڵەکەی ببەخشێ خۆی ڕەزامەندی داوە لە نەخۆشخانە پێیان و تۆ ڕەزامەندی کوڕەکەی تۆشی پێویستە تۆ خۆت دایکی ئەبێ باشتر لی تێبگەی ئەمیش دایکە خیانەتکار بێ یا کافر لە کۆتاییە دایکە چەند مناڵە بووەوە هەر دایکە دایکەتە شیرە بە چەند مناڵ داوە چەند ناڕەحەتی دیوە بۆ ئەوی مناڵەکەت گەورە بکەیت ئەگەر بڕوات بەخواهەیە تو خوا پێمان بڵێ مستەفا لەکوێ باوەڕکە ژیانی چەند کەسێک لەم نێوەندەدایە پێمان بڵێ چۆن چۆنیە توانین ببینی من چوزانم لەکوێیە بۆچی دەست لەسەر من هەڵناگرن خوا من بکوژێت و لە دەستێەوە ڕزگارم بێت مستەفا خوا بڵێم چی لە تۆش بکات کە دوای ئەم چەند ساڵش دەست لەسەر من هەڵناگرن میونه این همه سرگردونی دل من گرفت ببوورە لێلا خانم ئەم خەڵکە بووە لەگەڵ تۆ ئاوا هەڵەچن بیا باز دوباره بیتابم ئەلبەتە لە بارودۆخی تۆ تێگەم بەڵام پێویست دوو کە تۆ ژۆڵامیان بدەیتەوە خیانەتم کردووە گوێت لێ نەبوو نگو قصه آخرش مرگ بیر لە واقعی چی ڕاست دەکات من بە تەنهایی بیستم من هیچم نەبینیوە تا بڵێم حەق بەکێ و حەق بەکێ نییە نگو از تلخی دنیا سیرم نگو میرم نگو که میمیرم خانم نادری خانم نادری ای گل بهارم دشت لاله زارم قلب داغ دارم سنگ بی مزارم درد موندگارم روز ناگوارم زخم بی شمارم زهر روزگارم خنده هامو با تو از نو ساختم باز به حرفای تو دل می باختم میونه این همه سرگردونی اومدم تو قلب تو مهمونی بی ستون قلبمو میکندم شکل خنده هات شدم میخندم چشات از 100 تا غزل بهتر شد خنده ها قنچه ولی پر شد ای گل بهارم دشت لاله زارم قلب داغ دارم سنگ بی مزارم درد موندگارم روز ناگوارم زخم بی شمارم زهر روزگارم بله الو علی رضا سلام سلام لە دوێنە شەوەدا ئێستا دەجار تەلەفۆنم بۆ کردووی بۆچی وەڵام نادەیتەوە قسە بکە تۆ لەکوێی کرمان چیەکەی لەوێ ئەبوو مۆڵەتم لە تۆ وەربگرتایە نا مەبەستمەوە نەبوو مستەفا لە کرمانە نابوو بە تەنها بڕۆی پێت بوتمای لەگەڵ هاتم
سپاس من هاتووم بۆ نەخۆشخانە لای یاسەمین ئەمێنمە هەر کارێک دەبوو پەیوەندیم پێوە بکە. ببوورە ئیشم بە بەڕێز مستەفا بەقایی هەبوو. بەڕێز بەقایی مانگێک پێش ئێستا ئێرەی فرۆشتووە. ئێوە ناونیشانێ ژمارەیە شتێکی ئەوتان لایە؟ یەکێک لە هاوبەشەکان پەیوەندی لەگەڵیدا هەیە. تۆ لێرە چاوەڕێکە ئێستا پێ ئەڵێم بێت. سپاس. فەرموو. سەلام. سەلام عەلەیک. ببوورە بەڕێز مستەفا لە ماڵە؟ ئێوە؟ لە ناسیاوەکانی ئەوم لە ماڵە؟ تۆ لە کەسە نزیکەکانی ئەویت؟ ژنی ئەوم. کەیەتەوە؟ ناتوانێ بێتەوە لە زیندانە. قەرزاری تۆشە؟ مستەفا لە بەرچی لە زیندانە. تۆ خزمی ئەویت؟ نا. باشە چی ئەویت وە ئەڵێ مستەفا؟ ناڵێ کاک مستەفا. من 17 ساڵ پێش ئێستا ژنی بووم. ژنی؟ هیچی لەبارەی منەوە پێنەوتبووی؟ ویستوێتی بەهۆی منەوە ئازار نەچێژیت. نەدوت لە بەرچی لە زیندانە. لەبەر پلاندانان بۆ هەڵهاتن. مستەفا چەند قەرزارە؟ ئەتوێ ئازادی بکەیت. ئەمەوێ کچەکەی ببینێت. کچەکەی؟ ئەبێ لە نەخۆشخانەوە نامەمان بۆ بنێرن. بەبێ نامە نابێت؟ نەخێر خانم. یعنی ئەبێ ئەم هەموو ڕێگەی ببڕم و بگەڕێمەوە تاران و نامە بێنم؟ ناخانم بڵێ بابینێرنەوەتەوە. بەڵام ئەبێ ئەمڕۆ بیبینم. ئینشاڵڵای بینیت. گوێ بگرار کاتێککە نامەکەیان نارد تۆ ژنێرین بۆ بینینی. گەورەی بنوێن و ژماری نەخۆشخانەکەم بزەنێ. 0 21 بیرتەکە مناڵمان هەبوو؟ نا. منت بیرە؟ یاسەمین سیارە لی داوە. مێشکی مردووە. یاسەمین چییە؟
مناڵەکەمان مناڵەکەمان کاتێ سکپڕبووی نەدەوت مناڵەکەمان ئەوت مناڵەکەم ئێستا کە مردووە ئەڵێ مناڵەکەمان چ کارێکدا بوو ئەبێ بیبینیت بە چ بیانویەک باوکی مەگەر من هاتنە دنیایم بینی تاوەکو ئێستا بمەوێ مردنی ببینم مصطفى سلام ڕۆشتم بینیم چاوتڕۆن لە ناوەڕاستی قسەکان هەستا و ڕۆیشت باشە بۆچی نازانم بێگومان هۆکارێکی هەیە تر کاتێک کە لی جیابوومەوە نەمهێشت کچەکەم ببینێ مناڵەکەم لە نەخۆشخانە سەرگەردانە ئەبێ یەکتری ببینن قسەی لەگەڵەکەیت من خۆم شکاتم لێ هەیە ئەسڵەن نامێ دەموچاویشی ببینم من خەمی خۆمم بەسە قسەی لەگەڵ بکە ڕەنگە تۆ بتوانی ڕازیکەی چیت بەسەر هات چی بوو خۆ ئەم ژیانە ببڕێت هەمووان گرفتارن هەر کەسە و بە جۆرێک کەمێک لە بیری مناڵەکەتا بە چەند مانگە چوزانم 4-5 مانگە کچە یان کوڕە لەسەر خۆیە کچەوە بزانم بۆچی تا ئەو کاتەیەتە دنیاوە ناچیتەوە بۆ لای دایک و باوکت کاتی زەمین لەرزەکە خانەوە دەکەم هەمووی لە ناو چۆن بێ لە مۆستەفا هیچ کەسێکی ترم نییە ئەوش دیار نییە کە بێت تاکەی لە زیندان بمێنێتەوە چەند قەرزارە 360 ملیۆن خان و کۆمپانیاکی فرۆش 170 ملیۆنی دایەوە قەرزارەکەی لەبەر چییە؟ بۆ دروستکردنی بینا لەگەڵ کەسێکا شەریک بوو پارەی قەرز کرد تا کارەکەی دەست پێ بکات شەریکەکەی شەو حسابەکەی خاڵی کرد و لێی یاڕۆشت زەمین لەرزە ژیانی منی لەناو برد دڵم بە مستەفا خۆش بوو بەڵام
ئەڕۆیت بۆ لای دکتۆر ئەم مناڵە داماوە خۆ بەخواستی خۆی نایەوێ بێتە دنیاوە تۆ بەرپرسیت بە تەنها من مستەفا بەرپرس نییە با بەڵام ئێستا تۆ دووگیانی نەوەک ئەو نامەوێ بیهێنمە دنیاوە ئەمەوێ لەباری ببەم ئەم مناڵە لەم نێوەندە چ گوناهێکی کردووە ئەتەوێ حەسرەتی ئەم ڕۆژانە بخۆیت تۆ بۆچی لە مستەفا جیابوویتەوە ئەسڵان قسەی لەگەڵ نەکردم ئێستا تەوێت چی بکەی بەژنەکەی وت قسەی لەگەڵ بکات وتی چی ئەڵێ نامەوێ بیبینم بۆچی نازانم ئەویش کەسێکی بەدبەختە تۆ کێ گەڕێیتەوە ئەم شەو فریای فڕۆکە نەکەوتم بەیانی باشە هیچ پێویست نییە نا خوات لەگەڵ ناتەوێ بخەویت چاوانت خوێنیان تێزاوە لە بێخەویە ئەخەوم ئەم شەوە مزانی خوشکەکەم زیندوو بووەتەوە هاتووە بۆ لام خوای گەورە لێی خۆش بێت خوا لە مردوەکانی ئێوەش خۆش بێت هاتم بەڵام سبەی ئەڕۆم بۆ بینینی مستەفا قسەی لەگەڵەکەم ڕازیەکەم ماوەیەکە دیار نییە ئێستا ئەگەر من زوو بێم بۆ بینینت ئازاد تەکەن ئێ لەبەرچی بێم دڵت تەنگ نابێ بەڵام دڵی من تەنگە بێ تۆ هەرچیەک بڵێ حەق بە تۆیە بەڵام حەقیەوە نییە پشتگوێم بخەی خۆ هەڵەی من نەبوو لەبەر ناپێی کەسێکی تر لە ژوورەوە هیچ هەواڵێکی نەبوو نا وازانی پەشیمانە بێتەوە یەت پارەکانە گەڕێنێتەوە نازانم چی بڵێم مرۆڤ هەرجارەوە بە جۆرێک فریوە خۆ حاڵت باشە جوجەکەمان چۆنە باشە ئەزیەتت نادا سیرکە مستەفا ئەگەر ئەم جارە گوێ لە قسەم نەگریت نەم من ئەبینیتەوە نە مناڵەکەش بە لەیلا بڵێ کە بە یەک مەچ ڕازیە بم لەیلا دوێنێ شەو لەلام بوو لە ماڵی ئەمە لەبەر چێشت بێتە ماڵەوە ئەی لەبەرچی نابێت بێت ئەوەی کە لیلا ژنی پێشت بۆ هیچ بە من نەوت و ئێستا کارم پێی نییە کارێکی گرنگترم هەیە تۆ ئێستا توانی بە ئاسانی قەرزەکەت بیتەوە بە لەیلا بڵێ کە ئەندامی جەستی کچەکەمە فرۆشم بڵێ تەنها بە یەک مەچ ڕازیە بم ئەگەرم کارەنەکەی تا کۆتایی تەمەنە پەشیمانە بیتەوە بە چ شێوەیە کە 90 ملیۆن کۆبکەی تۆ بیتە دەرەوە ها؟ ئەو ڕەزامەندی تۆیەوێت ئەتێ بۆ کۆتا جار کچەکەت ببینیت هەرچی بڵێ گوێگرێت دەمت داخە لا إله إلا الله تۆ زانی خەریکی چیاڵی سیرکە ئەگەر نێڵی جیابمەوە مناڵەکەم لەبارە بم خەڵەتەکەی حەدت نەبێ مەگەر تۆ خاوەنت نییە مەگەر من مردووم باش ئێستا لەگەڵ مردووەکە جیاوازیت هەیە دوای ئەو هەموو ماوەیە هاتووی بۆ ئێرە و
بەم شێوەیە قساکەی بە چ شێوەیەک قساکەم من وتم مناڵەکەت بکوژە ناوە ناڵێم من شتێکی لەو جۆرە ناڵێم سیرکە مناڵک مردووە کە هیچ کات نەتدیوە خۆی گەورە لی خۆش بێت ئێستا ئەیانی ڕەزامەندی لە تۆ وەرگرن تا ئەندامەکانی جەستەی بن بە چەند کەسێک خانەوادە ئەوانن کە بۆ ڕزگارکردنی گیانی کە سوکاریان پارە ئەیان ئەوانە خانەوادەن هەنێکیان دەوڵەمەنن هەروە دیاریە بەخشن و ئەڕوات مەگەر ئێستا تۆ دەوڵەمەنیت سیرکە ئەگەر ئەم مەرجە تا بنیت دەتدانە مرۆڤ ڕزگاریانە بێت لە پێش هەموانەوە من و تۆ اینجا ئەم مناڵە بەدبەختەش بەسە ئیتر مەگری لەگەڵ تۆمە خۆم کارێکەکەم مەگری کاکی سەرباز داوای لێ بردنەکەم پەرداخی ئاومان پێویستە بە بەدبەختی ڕاستیم کرد بەڵام مەرجێکی هەیە هەرچیم کرد هیچی نەوت وتی تەنها بەخۆی ئەڵێم مەرج دانیت داینەنێم مەگەر تۆ بە زۆر جیا نەبوویەوە مەگەر داوای مارەیەکەت نەکرد و فرەتدامە زیندان هەم جیابوونەوە مافی خۆم بوو هەم مارەیەکەش کەوتنە زیندانی من چی؟ ئەویش مافی تۆ بوو؟ لێت نەپاڕەمەوە نەموت لەیلا تا قوڕقڕاگەم لە قەرزایە؟ نەموت قەرزم کردەوە زەویم کڕیوە؟ نەموت کاتم پێ بدە دەستم خاڵیە؟ پێدام لێت نەپاڕامەوە نەموت لەیلا مارەیەکەت بە قیز وەرگرەوە لێم؟ بەقی زۆر دگرتەوە باوکی بەدبەختم ناشار بوو دوکانەکەی بە 30 ملیۆن هەڕاج بکە دوکانێکی ئێستا بە 1 ملیاریشی نادەن دواتر کەوتە گۆشەیەکی ماڵەوە هەموو ئەمانە لەبەرەوە بوو کە مارەیەکەی تۆ بدە هەموو شتێکت تێکدا شەڕت خستە ماڵمانەوە خوشک و برایەتیمانت لەناو بردین تا ئێساش نامتوانیوە قەرزەکەیان بدەمەوە ئەزانی ماوەی چەندێکە نەمبینیون ڕووم نییە بیان بینم هەمویان لەسەر حەقن بێتکە من زیاتر لە حەقی خۆت وەرگرت بەخوا زۆر ڕووداری ئێستا بۆچی هاتووی خاوەن قەرزی ڕەزامەندی چیتەوێ لە بەردەمی دادوەر وەکو سەگ کەوتمە بەرپێت و هاوارم کرد لەیلا وتم هەڵام کرد ئەوەی من کردم تۆ مەیکە ڕێک ببووی بەبەرد ڕەزامەندیتدا نەتدا تۆش بووی تا ڕەزامەندیت نادا ئەگەر لە جێ تۆ بمایە من جیا نابوومەوە ئەی چی دەکرد ئەم بەخشیت ئەم بەخشی و خەریکی ژیانی خۆمە بووم هەر بەم ئاسانیە بەڵێ هەر بەم ئاسانیە چونکە من ژیانم خۆشەویست خۆ ئەگەر هەرزە بوومایە ژنم نایەنا هەندێک کاتێ ژنەهێنن تازە ئەبنەوە بە هەرزە وا مەزانە 16 ساڵێک تێپەڕی و هەموو شتێک گۆڕاوە زل لێکە دەم بەبنی گوێتا کە خیانەت هەرزەیی نییە قسەی بەلاش مەکە تۆ لەبارەی کەسێکەوە قساکەی کە خۆت لە من باشتری ناسی پێم نەوتی کە من پێویستم بەکات هەیە تاوەکو لێ جا ببمەوە 5 ساڵ پێشەوەی کە تۆ بێ بە کۆمپانیا حساب و کتابی من لەگەڵەوە چوو بوو بەیەکە دوایش هەر هەڵایەکم کرد تووشی ئازاری وجدان بووم و هاتم لە بەردەمی توە دانم پیانە ئەسڵەن داوای بەخشینم لە تۆ کرد پێم نەوتی بم بەخشە وتم یان نەموت لەگەڵ تۆمە ڕاستە یان نا
وەڵام بەرەوە کاکە هێواشتر وەڵام بەرەوە ڕاستەیان نا ڕاستە بەڵام ئیتر بەڵامی ناوێ هەڵەکەی تۆ چی بوو؟ تۆ بڵێ چی بوو؟ من خەریکم شەرمەکەم بۆچی مەگەر مرۆڤم کوشت؟ مرۆڤت بکوشتایە باشتر بوو هیچ شتێکی یاسەمینت پێیە؟ وێنەیەک شتێکی ئەم دوایانەی بێ تۆ ئەوەنە نامەردی کە تەنانەت نەدێژ مناڵەکەشم ببینم نازانم بەچی فرت و فێڵک مافی سەرپەرشتیکردنی دووەرگرت و لەگەڵی ون بووی مەرجەکەت بڵێ سەبارەت بە من چیت پێوت؟ وتت مردووە؟ ئەی تۆ چیت بە چواردەورەکە دوت؟ وتت لەیلا خیانەتی کردولی داوە ڕۆیشت؟ دایکت هیچ قسەیەکی خراپ نەما پێم نەڵێت بریاوە نەبێ مێشک نەبووم وایە کە دانی پێدا بنێم یانیش تۆ ئەوەنە مرۆڤە بووی کە بتوانێ لەم خۆش بی ئەگەر نایەسە سێ کەس بوون بەیەکەوە ژیاین لە کۆتاییە ڕۆژێک هەرم زانی مەرجەکەت بڵێ هەنگامەی تر ماندوو بووە ئەگەر من لێرە بمێنمەوە جیا بێتەوە ئەڕوام ناڵەکەی لەبارە بات ئەزانم ئەوە بێ مێشکە کام کاراکات 190 ملیۆن پارەم پێویستە بۆ ئەوەی کە بیدەم و ژیانم ڕزگار بکەم بێگومانەتەوێ من قەرزەکە بدەمەوە تا ڕەزامەندی بدەی بۆچی تۆ بیدەیتەوە منی تر نامێت تۆ هیچ کارێکم بۆ بکەی ئەوانەی کە پێویستیان بە ئەندامەکانی یاسەمین هەیە ئەیدان مناڵەکەم هەڕاچکەم تا تۆ بیتە دەرەوە 6 کەس ئەیانەیە سوودی لێوەرگرن تا بە زیندوی بمێنەوە گیانی 6 کەس 190 ملیۆن ناهێنێ ئەی هێنێت تۆ هیچ ناهێنیت باشە کەواتە هەستەوە بڕۆ دەرەوە هەرێسا لە بەرچاومون بە مامەڵە بە کچەکەمەوە بکەم لەبەر تۆ مامەڵەت چییە؟ تۆ بۆچی هەڵەچی مەگەرێتەوە لە گیرفانی خۆت بیدەی؟ ئەوانەیدان بە ڕەزامەندی تەواو و خێرەکەشی زیاترە ڕۆحی مناڵەکی منی شادە بێ لە کۆتاییە من باوکیم خۆشمەویست ئەزانم ئەویش منی خۆش ویستووە حەزی کردووە من ببینێ منیش حەزمەکرە ئەو ببینم تۆ نەتهێشتووە بەڵێ خۆشەویستی ئارەزووی بوو کە تۆ ببینێ هەر لەبەر ئەوەشە لێرەم ویستم بۆ کۆتا جار بیت و بیبینی خۆزگە نەهاتم ناتێ مەرجەکەی بڵیت من لەبەر خاتری تۆ هاتم قسەم لەگەڵ کرد و ڕەزامەندیم لێ وەرگرت بۆ هیچ ناڵیت ئەڵێ مناڵەکەت پارچە پارچەکە بیفرۆشە تا من ڕەزامەندی بدەم بەڕاستیتە وای وت ئەڵێم لەیلا خان ئەگرێ کارە بکرێ کرد تۆ بتەوێت ماوەیەک پێش ئێستا یەکێک لە دراوسەکانمان گورچی لێ بە 30 ملیۆن فرۆشت
هەم کێشەکەی چارەسەر بوو هەم خێریشی کرد. منیشەمەوێ خێر بکەم بەڵام کێشەم نییە. کاکە ئەکرێ ڕای بگریت؟ بۆچی واکەیت؟ هەستە لەسەر ئەو ئەرزە هەستە. ئەمە هەر لێرە بمێنمەوە. من بە مستەفام وت کە ئەم مەرجە دابنێت. لە خۆمەوە بیرم کردەوە کە تەنها بەم ڕێگەی لەم بەدبەختی ڕزگارمە بێت. هەمووان هەژارن ئێمە نەبێت، هەمووان محتاجن ئێمە نەبێت، ئێمەش گرفتارین. بەخوا ماندوو بووم لەیلا خانم. 4 ڕۆژ پێش ئێستا دەرگای خانووەکەم داخست و غاسەکەم کردەوە تا هەم خۆم بمرم هەم مناڵەکەشم. لەخوا ترسم وتمە بێستە بەربگرم. گەردنی ئەو کەسە ئازاناکەم کە منی لەو زەمین لەرزەیە ڕزگار کرد. کاتێ هەمووان مردن ئیتر من بۆچیە بێزیندوو بم؟ نە باوکێک نە دایکێک. ئەو مناڵە خۆی تر زیندوو نابێتەوە، بەڵام بە پارەکە ئەکرێت چەندی مردوو زیندوو بکرێتەوە. تۆ لەبەر کێم کاراکەیت ها؟ مستەفا بەشی نییە لەم مناڵە؟ لەیلا خانم ناڕەحەت نەبیت ها، بەڵام تۆ خەریکە ژیانی منەکەیتە قوربانی شەڕی نێوان خۆت و مستەفا. ژیانی تۆ چ پەیوەندیەکی بە منەوە هەیە؟ ئاخر من لەکوێی ژیانی تۆیا بووم؟ لەیلا خانم، لەیلا خانم، من نەزانم تۆ کەسێکی میهرەبانیت، نازانم چی لە نێوان تۆ مستەفایە ڕوویاوە، بەڵام ئەزانم کە دڵت زۆر بە ڕەحمە. وەرە گەورەی بنوێنە من لەم دۆزەخە ڕزگار بکە. نۆکەری تەکەم لەیلا خانم، تو خوا. من چەند ڕۆژێکە خۆمم گرفتار کردووە لەبەر چی؟ لەبەرەوەی کە کارێک بکەم. منیش دڵخۆشی خۆمم لە دەست داوە، تۆ لەوە تێگەی؟ ئێستا تەلەفۆن بۆ نەخۆشخانە بکەم بڵێم چی؟ بڵێم مناڵەکەم بەو نافرۆشم؟ ئەی کڕنیان نا؟ ئەخۆ تۆ ناتوێ مرۆڤ بفرۆشیت. من نەزانم چیت بەسەر هاتووە، تۆش لە من تێبگە. ئەسڵەن تەلەفۆن کە بۆ نەخۆشخانە با من قسە بکەم. تۆ خوا تەلەفۆن بکە. ئەو پارەی ژیانمان هەڵەگێڕێتەوە. ئەم هەموو مرۆڤە خەریکین ئەم کارەکەن، بەخوا هیچ کامێکیشیان فێڵباز نین. لەیلا خانم، زۆر نامەردیت. هەموو گەشتیارە خۆشەویستەکان ئاگادارەکەینەوە. فڕۆکەی پەرواز ئامادەیە بۆ گەشتکردن بۆ تاران. داوا لە هەموو سەرنشینە بەڕێزەکانەکەین ئامادە بن.
فەرموو چۆن نتوانم خاوەن قەرزی مێردەکەت ببینم؟ ئەتوێ قەرزەکە بیتەوە بم بە بۆ لای ئەو. لێرە نییە، لە تارانە. تەنها ژمارەکەیم لایە. باشە ژمارەکەیم پێ بدە. لەیلا خانم، ئیشەڵا خێر بێتە ڕێگەت. لەیلا خانم، فەرمون وەرنە ژوورەوە. بیڵێم؟ بیڵێ. 0912 40 80 225. جارێکی تریش بیڵێەوە. 0912 40 80 225. خانمێکە. نابوو بە تەنها بڕۆی. ئەتویست گوێت لە قسەکانی مستەفا بێت؟ نا، من تەنها نیگەران بووم. ئەو کاتی دایک و باوکم مردن مناڵ بووم. خوا لێیان خۆش بێت. لەو کاتەوە من لەسەر پێی خۆم وەستاوم. لە تەنهایی ڕاهاتووم. برایەک، خوشکێک. تەنها یەک برام هەیە لە ئەڵمانیاژی. ئەم جەژن بۆ جەژن دوو کەلیمە قسە هەکەین. هاتنە سەرەوە سەختەوانە؟ بۆ گەیشتن بە ئێرە زۆر زەحمەتیم بینیوە. بابەتی قەرزەکەی مستەفا چییە؟ پێش ئەوەی بیتە ناو کۆمپانیاکەی مستەفاوە، ئەو زۆر دڵی پێوە بوو کە لەگەڵ منابێت. وتم سیرکە، من ئەهلی خۆشەویستی نیم، ئەگەر نیەت زەواجە وەرە پێشەوە. وتی ئێمە هێشتا یەکتر ناناسین، با یەکتر بناسین ئینجا زەواج. ئێمە پەیوەندیمان هەبوو کە تۆ هاتیتە ناو کۆمپانیا. مستەفا هات بۆ لای تۆ و منی پشتگوێ خست. هیچ کات لە ڕوتم نەدایەوە. تۆ ئۆکەیت بۆ مستەفا کرد. ئەشت زانی کە لەگەڵ منایە. من نەمەزانی. ڕۆژی یەکەم کە هاتبوویت بۆ کۆمپانیا کە ئیش تەواوە بوو لەگەڵ چی ئەڕۆیشتمەوە؟ هەموو بەیانیەکیش لەگەڵ مستەفا ئەهاتم. لەگەڵ مستەفا شەکەڕامەوە. مەگەر شۆفێری تایبەتیم بوو ئەوە نەبمهێنێ و بمبا. ئەو هاتوچۆیە یعنی چی؟ تۆ مستەفات ڕاکێشا بۆ لای خۆت، ئەویش منی لە کۆمپانیا دەرکرد چونکە تۆ داوات لێ کرد. خۆت لە گێلی مەدە. من گەمژە بووم کە پێم وت تۆ دابمەزرێنێت. وتم خوێنکاریت پێویستت بەوەیە، با کرێکەت بۆ زیاد کات. ئەسڵەن وا دەینی ئەمزانی تۆ ئەبووە بەهاتیدا ژیانمانە تێت بدایە؟ کێ وتوێتی کە من ژیانی تۆم تێکداوە؟ مستەفا هەموو شتێکی پێوتم. ئینکاری لە یەکەی؟ مستەفا غەڵەتی کرد. بیرتە مستەفات لە سەرمارەی فڕێدایە زیندان کە ئازاد بوو هات بۆ لام. بێکار و بەدبەخت بوو. تۆزێ پارەی سوی لە ملاولا وەرگرت و من چەکەکەمدا. منیش چەکێکی گرنگتیم لێ وەرگرت. خانوویەکی کۆنی گەورەمان کڕیتا پێکەوە نۆژەنی بکەینەوە. لە زەوی هەڵکەندنەکە بۆمان دەرکەوت کە خاوەن خانووەکە فێڵی لێکردین و بۆی دەرچووە. چەکەکانی من یەک بە یەک گەڕابوویەوە. دوای ئەوە مستەفاش ڕای کرد. چەکەکەی پۆست نەبوو. بە هەزار بەدبەختی لە کرمان دۆزیمەوە. نیوەی قەرزەکەم لێ وەرگرت و خستمە زیندان. ئەگەر چەکی تۆ من بیدەم قبوڵێکەی؟ بۆچی ئەتەوێ قەرزەکەی بدەیتەوە؟ لەبەرەوەی قەرزاریم. من حەقم نییە، تەنها پارەی کاش.
ئەتوانم 20 میلیۆن بەکاش بدەم. هەموویم بەکاش ئەوێت. خانوێکم لە شیمال هەیە. وەرە ئەڕووی نرخی بۆ دانین و ئیکەم بەناوتەوە. تەنها کاش. هەر کارێک بڵێ بۆتی ئەنجامەیەم. تەنها ئەمەیە مستەفا کچەکەم ببینێ. ئەوەیان کێشەی تۆیە. بەڵێ خانم نادری تۆ لەکوێی؟ ئەزێتی کێشە خێراتر خۆت بگەینی تێرە. چی بووە؟ ئەبێ کچەکەت بەرینە ژووری نەشتەرگەری. ژووری نەشتەرگەری؟ بەڵێ باوکی لە گرمانەوە پەیوەندی کرد و ڕەزامەندیدا. بیچارە من کە بەدە تۆ ئاوارە میشم، باوەرم نەمیشە کە رەفتی ئەس پیشم. روزامی گذشتن بر اما به سختی، اومدم به دیدن اما تو رفت. چاره درد من مرگم رسیدن، اینجا حتی قبلم صبرم نمیده. اومدم نذارم عشق تو ببازی، اما این رسمش نبود مهمون نوازی. آره این رسمش نبود مهمون نوازی. میمیرم اگه از تو نشونی نمون عزیزم. میسوزم تو نیای چشما من به در میدوزم. میمیرم نگو رفتن من واسه فرقی نداره. اما گریه نکن دیگه فایده نداره. میرم 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 بدون ودا. میرم 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 به خاطر ها. میرم میرم خدا غافل. میرم 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 بدون ودا. خاطرها میرم میرم خدا غافل. میمیرم اگه از تو نشونی نمون عزیزم. میسوزم تو نیای چشما من به در میدوزم. میمیرم نگو رفتن من واسه فرقی نداره. میرم اما گریه نکن دیگه فایده نداره. میرم 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 بدون ودا. میرم 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 به خاطر ها. میرم میرم خدا غافل. میرم 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 بدون ودا. سڵاو من و دایگیان لە ماڵەوە نین. تکایە پەیامێک بەجێ بێڵە بە دڵنیایە و پەیوەندیت پێ واکەین. خوات لەگەڵ. سڵاو من و دایگیان لە ماڵەوە نین. تکایە پەیامێک بەجێ بێڵە بە دڵنیایە و پەیوەندیت پێ واکەین. خوات لەگەڵ. سڵاو من و دایگیان لە ماڵەوە نین. تکایە پەیامێک بەجێ بێڵە بە دڵنیایە و پەیوەندیت پێ واکەین. خوات لەگەڵ. میمیرم اگه از تو نشونی نمون عزیزم. میسوزم تو نیای چشما من به در میدوزم. میمیرم نگو رفتن من واسه فرقی نداره. میرم اما گریه نکن دیگه فایده نداره. میرم 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 بدون ودا. میرم 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 به خاطر ها. میرم
ئەو ڕۆژە من بە یاسەمینمت بێت بۆلان نەیەویست بێت من پێداگریم کرد پێشتر پێم وتی کە ئەو تەلەفۆنی کردووە کاتێککە تەلەفۆنت کرد سوێندی دام پێت نەڵێم کە لە لای منە بەڵام من وتم کەواتە ئەو نامەی کە بە منت نیشاندا چی بوو؟ کاتێککە لە نووسینگەکە ڕۆشتە دەرەوە مۆبایلەکەی جێشت بوو ڕۆشتم لە پەنجەرەکەەوە بانکی بکەم سارە لیدا ئەو نامەیەش بە مۆبایلەکە یاسەمین خۆم بۆ خۆمم نارد ئەو تەلەفۆنی کردووتی لە قوتابخانە ڕام کردووە وتی لەگەڵ دایکم شەڕم کردووە بێتاقەتم وتم بێت بۆلام تا بەیەکەوە قسە بکەین پێم وت کە نابوو لە قوتابخانە ڕابکەی وتم ئەوەنە پێداگیری لەسەر هاوسەرگیری ئێمە مەکە بسم الله الرحمن الرحیم الرحمن علم القرآن خلق الإنسان علمه البيان الشمس والقمر بحسبان والنجم والشجر يسجدان والسماء رفعها ووضع الميزان ألا تطغوا في الميزان وأقيموا الوزن بالقسط ولا تخسروا الميزان والأرض وضعها للأنام فيها فاكهة والنخل ذات الأكمام والحب ذو العصف والريحان فبأي آلاء ربكما تكذبان سڵاوتان لێبێ سڵاوتان لێبێ ئێوە کچەکەی منتانە ناسی؟ دڵی کچەکەی ئێوە لە سینگی کوڕەکەی منایە خوا لە کچەکەتان خۆش بێ حاڵت باشە مامە گیان؟ بەڵێ ناوت چییە؟ ئیلیا ڕێگەم پێدەی کە یەک تۆز گوێ لە دەنگی دڵت بگرم؟ بەڵێ میونه این همه سرگردونی دل من گرفته ماه پیشونی بیا باز دوباره بیتابم کن منو تو درەنگ کەوتم باوکە زۆر درەنگ کەوتم نگو قصه آخرش مرگ منه داره چشمات من آتیش میزنه نگو از تلخی دنیا سیرم نگو میرم
نگو که میمیرم ای گله بهارم دشت لال زارم قلب داغ دارم سنگ بی مزارم درد موندگارم روز ناگوارم زخم بی شمارم زهر روزگارم